سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەمڕۆ باسی بابەتێکی تەواو جیاوازترەکەین لەو بابەتانەی کە لە هەفتەکانی پێشووترا باسمان کردووە. بابەتێک گرنگ و پەیوەستدارە بە فراوگوزاری سەرەتاییەوە. پێداویستیەک کە گرنگە لە ماڵی هەموواندا هەبێت، لە شوێنە گشتیەکان و مۆڵەکان و تەنانەت لە ناو سەیارەکانیشمان نابێت. ئەو پێداویستیەش ئەم جانتاسوورەیە. ئەم جانتاسوورە چییە و چی تایە و بۆچی بەکاردێت؟ ئەم جانتاسوورە پێی ئەوترێت جانتای فراوگوزاری سەرەتایی، یاخود بە زمانی ئینگلیزی و پزیشکی پێی ئەوترێت فەرست ئەید کیت. ئەم فەرست ئەید کیتە کۆمەڵی پێداویستی تێدایە کە ئەکرێت یارمەتی دەربێت لە وەستانەوەی خوێنبەربوون، لە جێگیرکردنی شکاوی، لە حاڵەتی سوتاوی و لە زۆرێک لە حاڵەت و حادیسەکانە ئەکرێت یارمەتی دەربێت بۆ کردەی فراوگوزاری سەرەتایی و بۆ کردەی فراوگوزاری سەرەتایی بەبێ ئەم کەم و کورتی تێدەکرێت. ئەم جانتای فراوگوزاری سەرەتاییە بە قەبارەی جیاواز هەیە و بەپێی قەبارەکانیان پێکاتەکانی ناویانە گۆڕێت. بە نمونە ئەمە ئەو نوێ، ئەم جۆرەشمانەیە، ئەمەیان ڕەشە. ئەمیش کۆمەڵێک شتی کەیتایە لە بەرەوەی قەبارەکەی گەورەتر و پێکاتەکانی ناوی تا ڕادەیەک هەمان شتە و شتی زیاتری لەگەڵایە. یەکێکیکە لە جانتای فراوگوزاری سەرەتایی ئەمەیە کە زۆر جار لە ناو سیارەکانە دانرێت، لەمەش گەورەترمانەیە. ئەمە بێ دەرمانخانە و خەستخانەیەکن هەبێ بووی، هەڵبەت لەمە گەورەتریشمانەیە. ئەمە ئەم جانتای فراوگوزاری سەرەتاییە سەری کوێرەماری تایە، هەرچی بێ تایە دەسەکەوێت. چۆن ئێمە جانتایەکی فراوگوزاری سەرەتایی ستانداردمان هەبێ و ئەو پێکاتانە چییە و پێویستەکە چی تێدا بێ بۆ ئەوەی لە حاڵەت و حادیسەکانە هاوکارمان بێ بۆ کردەی فراوگوزاری سەرەتایی. وەرن سەیریکەین با بزانین جانتای فراوگوزاری سەرەتایی چی تایە. یەکێ لە پێداویستەکان دەستکێشە. بۆ ئەوەی کەوا خۆمان پارێزراو بین لە هەر کردەیەکی فراوگوزاری سەرەتایی لە نەخۆشیە گواستراوەکان، باش وایە دەستکێشمان پێبێت لە دەستی بکەین، پاشان دەست بکەین بە کردەی فراوگوزاری سەرەتایی بۆ کەسی بەرکەوتە. یەکێکیکە لە پێداویستەکان ئەمە پێی ئەوترێت نۆرماڵ سەلاین، یاخود ئاوی معەقەم، ئاوی تاقیم، کە پاک و بێگەردە و بۆ پاکردنەوەی برین بەکارێت. یەکێکە لە پێداویستەکان بریتیە لە شاش یاخود گۆز یاخود شتێکی داپۆشەر وەکو پارچەپەڕۆیەکی تاقیم. ئەمە لە زمانە طوبیەکەیە پێوترێت گۆز و لە کوردەواری ناو خۆمانداوا بڵاو پێی دەوترێت شاش. یەکێکە لە پێداویستەکان بریتیە لە برینپێچی یاخود باندج بە زمانە پزیشکەکە، کە ئەمەش یارمەتی دەرە لە جێگیرکردنی شکاوەکان و پێچینی برینەکان کە تووشی کەسی بەرکەوتا بێت. ئەم قوتوقاوەیە پێکاتێکی تایە پێی ئەوترێت ئایۆدین. ئەم ئایۆدینە یارمەتی تاقیمکردنی ڕووپۆشی پێستی کەسی بەرکەوتا دات بۆ ئەوەی کەوا یارمەتی دەربێت لەوەی هەر مایکرۆ ئۆرگانیزم یاخود هەر دژە زیندەکی و بەکتریایە کە تایەتی بیکوژێ و لە ناوی بەرێ. ئەمەش بێگومان هەمووتان نەزانن پلاستەرە کە لە پاش برین پێچی بۆ جێگیرکردنی لەفافەکە پێویستەکە بە پلاستەرێک جێگیری بێت. ئەمەشتی زۆر زۆرتایە. یەکێکیکە لە پێکاتەکانی فراوگوزاری سەرەتایی جانتای فراوگوزاری سەرەتایی بریتیە لەم پەڕۆتەڕە. ئەمە بۆ ئەو حاڵەتانە بەکاردێت، ئەم گۆزە تەڕە موعەقەمە بۆ برینێک بەکاردێت کە مەترسی ئەوە هەبێت کە بەکتریا یاخود دژە زیندەکی لەسەری گەشە بکات، یاخود بۆ سوتاوێک بەکاردێت بۆ شێدارهێشتنەوەی شوێنی سوتاوێک، یاخود ئەگەر ئەندامێکی کەسەکە ڕیخۆڵەی بە یاخود هەرێک لەو ئەندامانی ناوسکی هاتوێتە دەرەوە بم پارچە
گۆزە کە شێدار و تەڕ و تاقیمە دایەپۆشین و پاشان ئەیپێچین. ئەمە کە بەتانی توبی بەتانیەکە لە ئەلەمنیۆم دروست کراوە لە کاتی حادیسە و حاڵەتەکانە کەسەکان پلەی گەرمی لەشیان دابەزێت. ئەبم بەتانیە کە لە ئەلەمنیۆم پێگاتووە دای ئەپۆشین کەسی بەرکەوتە بۆ ئەوەی ڕێگری بکەین لە دابەزینی پلەی گەرمی کەسەکە و کەسەکە تووشی شۆک نەبێت. بێگومان هەنێ جار مەقەستت پێویستە بۆ بڕینی ئەو پارچە قوماش و ئەو پارچە جلوبەرگەی کەوا ناپێویستە لە شوێنی حاڵەت و حادیسەکەیە بۆ ئەوەی کەوا ئاسانکار بێت لە لابردنی ئەو پارچە پەڕۆیان. لۆکەش زۆر جار پێویستە بۆ حاڵەت و حادیسەکان بە حادیسە و حاڵەتی جیاجا بەکارێنی. بۆ نمونە ئەگەر شکاویەک بێ باش وایە لە کاتی جێگیرکردنیە لۆکە لەژێر شوێنی شکاوەکە دابنین پاشان بیپێچین تاوەکو شوێنی شکاوەکە زیاتر ئەزیەتی نەبێت. ئەم پلاسەرە بچکۆلانە بۆ شوێنی برینی بچووکە کاتێک کە برینێکی بچووکی هەبێ بۆ ئەوی پلاسەرێکی گەورەی پێوە نەبێ و کەسەکە بێتاقەت نەبێتی بەتەنها شوێنی برین پێچێکی بچووک لەسەر دەستی دایانین و هیچی تری ناوێت. ئەمیش دووپارە پارچە گۆزێکی تاقیمی جیاوازە لە پارچە پەڕۆی شتیکە کەوا نانووسێ بەسەر شوێنی برینەکەەوە. ئێمە لە سوتاوی ئاماژەمان بەوەیە کە ئەو پارچە پەڕۆگۆزی کە ئەیخینە سەر شوێنی سوتاویەکە پێویستە کات پارچە پەڕۆی بێت کە نەنووسێ بە شوێنی برینەکەەوە. هەڵبەتە ئەمە شتی زۆر تایە، بەڵام ئەو پێداویستە سەرەکیانەی کەوا گرنگە لە جانتایەکی فراگوزاری سەرەتاییە هەبێت ئەکرێت ئەمانە بنچینە بن بۆ ئەوەی کەوا بتوانین هاوکار بین لە حادیسە و حاڵەتەکانە ئەم شتانە بە پێکاتە و قەبارەی جیاجا لە جانتای فراگوزاری سەرەتایی ماڵەکانمانە یاخود شوێنە گشتەکانمانە هەبێت. ئەم پێداویستیە بەسیتانەی کەوا باسمان کرد ئەکرێت زۆر جار یارمەتیدەری گەورە بێت لە کردەی فراگوزاری سەرەتاییدا و گرنگە لە ماڵەکانمانە هەبێت چونکە زۆرێک لە حاڵەتەکان کە لە ماڵدا ڕۆدات هیچ پێداویستیەکی بنچینەی کردەی فراگوزاری سەرەتاییمان بەردەست نیست. ئەم پێکاتی جانتای فراگوزاری سەرەتاییە هەندێک شتی سادە و وەسیتن کە ئەکرێت یارمەتیدەری گەورەمان. ئایا تۆ لە ماڵەوە ئەم جانتای فراگوزاری سەرەتاییە و هەیە یاخود تاوەکو ئێستا پێویستی و پێی نەکەوتووە لە حاڵەتەکانە بۆ ئەوەی لە حاڵەتەکانە یاخود لە حادیسەکانە پارێزراو بن پێویستە کات جانتایەکی هاوشێوە لە ماڵەکانمانە هەبێت. هەمیشە ساغ و تەندروست و سەلامەت بن. سمارت وەرچەرخانە